بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و ڕایگشتی بابەت ڕاگەیاندنی پرۆژە سەکۆی گشتی سۆران و دەوروبەری بە دروشمی نا بۆ هەڵگرتنی چەکی بێمۆڵەت بەڵێ بۆ کۆمەلگایەکی شارستانی دوور لە چەک بە هاوکاری و پاڵپشتی ئەنیستیتۆت ڕیفۆرم بۆ گەشە پێدان ڕید و ڕێکخراوی فریاگوزاری میلەتی نەرویجی NPA پرۆژەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی چەکی نایاسایی بۆ ڕایگشتی و ناوەندەکانی ڕاگەیاندن ڕادەگەێنێت. ئەم پرۆژەیە لە کاتێکی گرنگ ڕادەگەێنی کە لە ماوەی ڕابردوو لەسەر هۆکاری جیاجیا هاونیشتیمانیان بە چەکی بێمۆڵەت دەبوونە قوربانی یاخۆت ناهۆشیاری هەندێک لە هاوڵاتیان و خراپبەکارهێنانی چەک بۆتە هۆی ڕوودانی گەلێک کۆکار بۆ ئەمەش نمونە گەلێک لە بەردەستن لە شار و دێهاتەکانی کوردستان. بۆیە وەک سەکۆی گشتی سۆران و دەوروبەری درکمان بەو بۆشایە کرد و دەمانەوێت لەو ڕێگایەوە بەشداری خەڵک و چین و توێژە جیاجیاکان و لەو پرۆژەیە لە ڕێگەی چەندین سمینار و وەرکشۆپ و بڵاوکردنەوەی هۆشیاری لە ڕێگەی کەسانی پسپۆر لەو بابەتە پرۆژەکە لە سنووری هەر چوار قەزاکانی سۆران و چۆمان ڕواندز مێرگە سۆر ئەنجام بدەین. بەڕێزان سەکۆی گشتی سۆران و دەوروبەری کەنورایەتی کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی و کەسایەتی و ڕۆژنامەنووس و چالاکانی مەدەنی دەکات لە دوای تەواوبوونی پرۆژەکە هەوڵ دەدەین پێشنیار و ڕاستپاردە و سەرنج و دەرئەنجامی پرۆژەکە لەسەر ئەو دیاردەیە ئاراستەی لایەنی پەیوەستدار بکەین و وەداوەکاریشین گروپەکانی فشار کۆمەلگەی مەدەنی لایەنی پەیوەستدار بکەین و فشاری مەدەنی خۆمان دەخەینە ڕوو بە ئەوی چیتر هاوڵاتیان چەکی بێمۆڵەت هەڵنەگرن و داواکاریشین لە گروپەکانی فشار لە شار و شارۆچکانی کوردستان ئەم پرۆژەیە کاری لەسەر بکرێت و هۆشیاری بڵاو بکرێت دام و دەستگای پەیوەستداریش لە هەوڵی جدی بن بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیە. سەکۆی گشتی سۆران و دەوروبەری 19/6/2019 سۆران.